بحمد الله بەسەر چوتاوی زستان نەجاتی بوو قوڕوچ و پاوی زستان هجومی لەشکری ئەنفاسی نەورۆز سوپای سەرمای بڵاو کرد هەر وەکو تۆز لە مەولا زەمزەمە و بەزمی بەهار حەیاتی تازە بۆ هەر کەس نیسار لە قەبری ژووری قەبز و خەفخەفە و تار بە نەفحەی هاتە دەر هەر یار و دڵدار لە حەبسی ژووری دووکەڵدا نەماوە مەگەر سۆفی کە ئەو هەر تێخزاوە مراعاتێکی سەرتاپایی خۆتکە نەما پێچانەوە هەر وەک مەلۆتکە چەمەنوا بەرگی ڕەنگە و ڕەنگە پۆشێ لە بۆ ئارایشی خۆی تێدەکۆشێ عەجەب ڕای خستووە فەرشی منەقەش لە بۆ نەزهەت گەهێ یارانی مەهوەش دەم خۆش خەندەخەن زۆر سپاس خۆشەویستان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ وێزگەیەک و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە بەرنامەی ئەم جارەمان لێکۆڵینەوە و قسەکردنە لەسەر شێعر و بابەتە ئەدەبیەکانی یەکێک لە شاعیرە پایە بڵندەکانی کورد کە ئەویش مەلا محەممەدی مەلا عەبدوڕەحیمی چروستانیە بۆ قسەکردن و لێدوان لەسەر شعرەکانی ئەم شاعیرە برای بەڕێز مامۆستا عوسمان محەممەد هەورامی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتیت مامۆستا گەلێک سپاس هەروەها خاتوو هێلین ستار بە ئامری ڤایۆلین بەشدارە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی خاتوو هێلین بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان مامۆستاجیان ئێمە هەموو جارێک سەرەتای بەرنامەکە بەوە دەست پێکەین کە ئەمانەوێ سەرەتا کورتەیەک لە ژیانی ئەو شاعیرە یا ئەو کەسە بزانین کە بەرنامەکەی لەسەر پێشکەشەکەین جەنابەت ئەتوانیت کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا مەلا محەممەدی چروستانی بەڵێ بنەماڵی چروستانی بێگومان خەڵکی گوندی چروستانن کە گوندێکە لە نزیک پریس و چەندیش دەکەونە سەر قەراقی سیروان سەر بە پارێزگای هەڵەبجەن وەکو دیار و ئاشکرایە زۆر لە هەڵەبجەوە نزیکن ئەو گوندانە چۆ قەراقی سیروان زۆر دوور نییە زۆر زۆر سەعاتە ڕێیەگە بێت و زیاتر نییە لە گوندی چروستانە پشت تا و پشت قوتابخانەی ئاینی هەبووە حجرەیان هەبووە زانای گەورەیان تیا هەڵکەوتووە و لە هەمان کاتیشا قوتابی زۆریان ڕاگرتووە دەرسیان پێوتونێتەوە و لە هەمان کاتیشا کە زانای زۆریان تیا هەڵکەوتووە بێگومان لە گوندەکە جێگایان نەبووەتەوە بڵاو بوونەتەوە بە کوردستانە مەلا محەممەدی چروستانیین لە 1994 یانەوە 5 لەدایک بووە و لەوێ لە لای باوکی خوێندوێتی هەر بە مناڵی لە وەکو عاداتی ئەوێ بووە زاناکانی تریش هەر یەکە بە پێی زانیاری خۆی و با بڵێن عیلمی خۆی پسپۆڕایەتی خۆی هەرێکە لە هەر شوێنێ بووە مەلا محەممەدیش وەکو فەقیەکانی ئەو سەردەما چوەتە لایەن و وانی خوێندووە ئەمەی کە ئەڵێن ڕەچەڵەکیان ئەگەڕێتەوە تا سەر تا پیرخەدری شاهۆ بڵێ ئەمە من لە کاکە دکتۆر عەبدولوەهاب چروستانیم پرسی کە مەلا محەممەدی چروستانی مامی ئەوە وتی ئێمە ئەوەم لێ پرسی وتم هیچ پەیوەندیتانەیە بە گوندی چوڕی لای سنەوە چوو لێوێ زانای گەورە گەوریان تیاڵکەوتووە ئەوتی نا ئێمە جیاوازیان چورستان گوندیەکە لەوێەوە ئێمە نەورۆڵین و بنەچەمان ئەگەڕێتەوە بۆ سەر پیرخەدری شاهۆبا مامۆستاگیان ئاستی ڕۆشنبیری شاعر و با بڵین بوونی لەناو ئەو بنەماڵەیەدا کاریگەری چی بووە لەسەر نووسینەکانی مەلا محەممەدی چروستانی و هاوشێوەکانی و خزمەکانی و بنەماڵەکەیان هەر هەمویان دەردیسەری زۆریان چەشتووە نەبوونی زۆریان چەشتووە تاڵی ژیانیان بە هەموو بوارەکانەوە چەشتووە لە سەردەمێکا بە تایبەتی مەلا محەممەد ژیاوە کە سەردەمێکی زۆر ئاڵۆز و ناخۆش و باری جیهانی باری کوردستان زۆر خراپ بووە
چونکە ئەبینین لە 1995ەوە دوایەوە ئیتر وردە باری دەوڵەتی عوسمانی تێکچوو ئاژاوە پێیا بۆ چەتە و جەردەکاری دوایەوە یەکەمین جەنگی جیهانی هاتووەتە پێشەوە ئەوی لە هەمان کاتەوە گوند بە گوند گەڕاوە بۆ ئەوەی بخوێنێ حاڵەتێکی زۆری بەسەر هاتووە لە هەمان کاتیشە ئەمە بۆ بە قوتابخانەیەکی گەورە هەروەکو مەکسیم گۆرچی بە پێ هەموو رووسیا گەڕاو نەخوێنەواریش بووە هەمووی کۆ کردووەتەوە وەڵێ ئەمە جامعەیەکی گەورە بوو بۆ من ئەمەش بە هەمان دەستور مەلا محەممەی چرستانی هاوشێوەکانی وڵاتەکەیان بارودۆخەکە جامعەیەکی زۆر گەورە بوو هەموو شتێکی لێوە فێر بوون تەنانەت کارەساتەکانی بەسەریا هاتووە کۆمەڵە تراژیدایەکی ئەجگار زۆرن ئەگەر بخوێنرێتەوە و لێهاتووی باشمان هەبێ و دەرهێنەری چاکمان هەبێ فیلمێکی سینەمایی زۆر کاریگەری لێ دەرەچێ و بەڵگەنامەیەکی زۆر بە قووەتە بۆ ئەو سەردەمانەی کە ئەو پیاتێ پەڕیوە ئەمانە هەموون بەهۆی ئەو پیاوە ڕۆژ بڕۆژ زانیاری ئەم وەکو ژیانی باسەکرێ ئەم زۆربەی شارەکانی کوردستان گەڕاوە لە سلێمانیەوە بۆ کۆیە بۆ مزگەوتی شێخ سەلام بۆ هیران و نازەنین بۆ ناو خۆشناوەتیەکان بۆ ینی گەلێک شوێن ینی تەنانەت باسی ئەوە کرێت کە لەوێ لە ناوچی خۆشناوەتی لەوێ ئاشنایەتی لەگەڵ سافی هیرانی شاپیا کردووە ئەم گەڕۆچیە مەبەستی جەناب ئەوەیە ئەم گەڕۆچیە ئەم زانستە و ئەم معریفەی بە مەلا محەممەد بەخشیوە گومانیتیانی ئەوەی زۆرتر بگەڕە زۆرتر فێرە بێ پەیوەندی زۆرتر پێیاگە دنیاشی زیاتر ئەبینیە هەرکو ئێستا هەموو جیهان ینی پردێکی پەیوەندی زۆر بەهێزیان هەیە لەبەرەوە ئەبینین ئەمڕۆژ لە هەر شوێنە شتێ دەرەچێ بۆ سبێنێ ماگادانین بەڵام لەو سەردەما وایە بڕۆشتای بیدایە ناڕەحەتەکەی بدایە ئەو دەردیسەری وای بەسەر هاتووە لە خەیاڵان نییە تەنانەت خۆی ژێڕێتەوە لە یادداشتەکانیە کە لە بچێن بووە خاڵی لە کۆیە بووە خەبەری بۆ نردووە توێتی فریاکەوە منە ڕۆمەوە بۆ سلێمانیە گەنیتەوە کتێبەکانە بۆم بۆ سلێمانی ئەمیش نەختێ پارەی هەبووە ئیسی خوێنی قورئان و تەعزیە و پرسە و ئەمانە سەرفیترە و ئەمانە بە تەماوە وەری لە حەزرەتی کتێبەکان ڕۆیەوە لە ڕێگا کارێکی بەسەر هاتۆی ژێڕێتەوە یعنی زۆر ناڕەحەت کە گەیشتۆتە بەرەوە هەموو گیانی خوساوە خەریبە لە ڕێگا دوسێ جار بمرێ تەنانەت کە چووەتە شاری کۆیە قەرار یاوێتە نەگرێتەوە بۆ بۆچێن لێ بخوێنێ خۆی کردووە بە هەر مزگەوتێکا و بار حجرەیەەکە قبوڵیان نەکردو چونکە ئەوەنە شڕۆڵ و پێپەتی و سەرڕوت بووە کەس بایەخی پێنەیەوە حاڵەتێکی زۆر و ئەم پیاوە زۆر بوێرانە باسی ناخۆشی و تاڵی و دژواری ژیانی خۆی کردووە بە پێچەوانەی ئەوانەوە کە یادداشتی ژیانی خۆیان نووسن ناچن بەلایەنە با بڵێن نەگەری هینەکانە بڵێ لایەن تاریکەکان و دژوارەکان مامەساگیان ئەگەر بینە سەر ناوەڕۆک و ڕوخسار و با بڵێن ڕوخساری شعرەکانی شاعر سەر بە چ قوتابخانەیەکی شعریە خۆی ئەڵێ هەلکە لە هەر لە مناڵیەوە شەیدای نالی بووە چونکە لە قوتابخانەکانی ئەوانە و لە لای باوکی و لە لای ئازانەکان شعری نالی زۆر بڵاو بووە پێگومان خۆمان نەزانین نالی خەڵکی شارەزور و خاک و خۆڵە و ناوەی لەبەرەوە زۆرتر لە ناو خێڵەکانی جافا شعرەکانی بڵاوبووەتەوە دوایەوە کە شوشە بۆ سەموڵ هەروەها و بە تایبەتی ئەگەر سەرنج بووین پیاوی گەورەی وەکو محموود پاشای جاف بە تەواوی شعرەکانی نالی لە کەشکۆڵەکەی خۆیان تۆمار کرد بەڵێ مامۆستا یەکێک لە سەرچاوەرە باوەڕ پێکراوەکان لەوانەی کە شعرەکانی نالی پاراستووە مەلا محەممەدی چرستانی بڵێن خۆی ئەڵێ شەیدای ئەوە هات بەسەرەوە لەبەرەوە هەر لە مناڵیەوە لەبەرکردن هەڵس و کەوت و دائی من هۆگریان بووە چۆن مناڵە بووکەڵەکەی لە باخەڵی خۆیان بخێنێ بە دایم لەگەڵیاتی بۆ جۆرە وەگری نالی بووە لەبەرەوە کاریگەریەکەی نالی لە هۆنراوەکانی ئەمیشە ڕەنجی داوەتەوە و ئاشکرا ئاڵێن نالی پێشەنجی بنەوە هەموو کەسێ هەستیش بەوەکە کە نالی ناسێکی زۆر چاشیش بووە تا لە حیاتیشا بووە ئەوانەی وابەستەی دنیای و نالی بوون و شەیدای شعری نالی بوون چوونەتە لای یەکە و ڕاست هەرچی زانیاری هەبووە بێ ئەوەی ئیرەی بە هیچ کەس بە هەموو شتێکی پێشکەش بە خەڵک کردووە و ناوێکی زۆر جوانیشی دەرکردووە کە نالی ناسێکە مامۆستاگیان وابزانم کاتیەوە هاتووە گەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە ئەگەر خات و هێلین هاوکارمان بێ ئەی بوون و نەبوونی نەفەست مان و نەمانم بێ نەقدی هەوا مردن و سەوداتە ژیانم ئاوایی دڵم چۆڵە بەبێ خێڵی خەیاڵت
ئاوایی بە دڵداری بفەرموو دڵ و گیانم بێ دەرکە ڕەقیب ئەو تەمەڵە لاتی هەلاتە خۆم مەشقی غەمی عەشقی تۆ ئازانە ئەزانم ئەو دڵڕەشە نەعل و یەمەنی ماڵە بەدەمیا من مۆرە دڵم ماڵی لەبی لەعلی یەمانم ئاوارە دەکا پەرچەمی ئێوارە تەماشام وا هەر بە تەماچوونی شەو و بوونی بەیانم لا بەتەمی زوڵفت لەسەر ئاوێنەی کوڵمت با چارەی بێچارە بدا جارێ نیشانم دیقەت لە قەدی ئەلف و کەچی لامی دوو زوڵفە لەم ماتەمەدا ماوە دڵ و لاوە زوبانم چاوم کەڕوا خێر بوو لە بۆ چاوەڕوانیت بێ چاو و ڕووبۆتی لێی چاوێ ئەڕوانم دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش خاتونگیان مامۆستاگیان مامۆستا یەحیا چورستانی لە پێشێکی دیوانەکەیە باسیەوە کاکە شاعر کۆمەڵی شعری بە ناوی بەهارنامە نووسیوە کە مناڵەکان قوتابیەکان لە قوتابخانەدا ئەم شعرانیان وتۆتەوە بەڕێزت وەکو یەکێکە هەندێکی بە نەورۆزنامە ناو ئەبرێت نەورۆزنامەکان بەڕێستان وەکو یەکێک کە زۆر زۆر گرنگی بە پەروەردەی مناڵ دەدەن و زۆر زۆر کاریشتان لەسەر ئەوە کردووە ئەم نووسینانەی شاعر چۆن هەڵەسەنگێنن بێگومان ئەمومان مرۆڤی سەردەمی خۆمان گۆرانکارەکان ڕۆژ بە ڕۆژێنە پێشەوە بە پێی ئەو سەردەمە ئەو زمانە ڕەوانە ئەو وشە جوانانە و ناسکانە کە مەلا محەممەد چورستانی هەڵبژاردوون بۆ قوتابیەکانی با بڵین حجرەکان بووە نە قوتابخانی فەرمی پۆلی 1 و 2 و ئەمانە ئەوان کە دایان ناون لە 10 ساڵ و 2 ساڵ بەرەوژور بۆ ئەوانیان داناون لەبەرەوە لە ڕادەی ئەوانە لە کەسەشێکی جوانە و هۆناوانی داڕشتون و ئەبینین لە هەمان کاتە هاودەم و هاوکار و کارلێکردنی ئەو شاعرانی ئەو سەردەمە بووە وەکو مامۆستا زێوەر وەکو مامۆستا شێخ نووری ئەوان کە شعریان بۆ دنیای مناڵانداناوە تەنانەت مامۆستای گەورە پیرەمێردی نەمریش هەرجا هەرچۆنەگە بێ ئەو شێرانە شتێکی باشی کردووە مامۆستاگیان دیارە ئەوە هاوکاری مناڵەکانی شەکا لە پەروەردەدا جموجۆڵیان ببوورەوە بۆتە هۆی ئەوەی کە هاوکار و هاندەرێکی زۆر گەورە بۆ بۆی مناڵەکان زیاتر و بەسەی پەروەردەی نوێ و خوێندنی نوێ و هەڵسوکەوتی نوێ بن و کاریگەریی زۆر جوانی کردووە هەرچەنە ئێستا بۆ ئەو سەردەمە هەڵێم هەرچەنە ئێستا گۆڕانکاری زۆر هاتووە بەسەر وەنراوە وەکو هەموو لایەنەکانی ژیان و وەکو هەموو لایەنەکانی داهێنانەکانی ئەم سەردەم بەڵێ مامۆستا مەلا محەممەدی چروستانی کۆمەڵێک شعری بەناوبانگی هەیە کە هەمووی بەناوی دایکی وەتەنەوەیە بێگومان لە شعرەکانە زۆر دەرەکەوێت کە ڕۆحی کوردایەتی زۆر زۆر زاڵ بووە بەسەر مەلا محەممەدە یعنی لە هەموو شتێک زیاتر زاڵ بووە بەسەریە مەسەن وەکو ئەو شعرانەی ئەڵێ دایکی وەتەن نووسیوێتی سکاڵای دایکی وەتەن گلەی دایکی وەتەن کوردی پێشوو کوردی ئێستا وێنەی دایکی وەتەن یعنی ئەم شعرانەی گەلێ زۆرن کە ئەمانش هەمووی بڵێ وەکو زنجیرەیەک لە دوای یەک نووسیوێتی من لێرا سەرنجێکی سەیرێم ئەوانەی کە دڵسۆز و پابندی تەریقەتی نەقشبەندین کە ئەم یەکێک بۆ لەوانە بەگشتی سەیرانەکەیت ڕۆحی کوردایەتی زاڵ بۆ بەسەریانە ئەوە بۆچی ئەگەڕێتەوە یعنی ئەمە بەڵێ هەموو شتێ بنەمایەکی هەیە بەلای منەوە و بەلای ئەوانشۆ کە بەوردی لێکۆڵیان لەو بارەوە کردەوە کە جەنابەت و پرسیارەوە کرد ئەگرێتەوە بۆ خودی مەولانا خالید کە مەولانا خالید بەو جۆرە گەڕایەوە کوردستان دنیایشی فراوانی ئەو سەردەمەی دیبوو تێکەڵی لەگەڵ هەموو بیرمەندەکانی دنیای ئەو سەردەما بوو زانی حاڵی میلەتی کورد چۆن و چۆن ژێردەستێ و چۆن ئەچەوسێن دێتەوە بە ناوی هەموو شتێکەوە خەلافەتەوە بە ناوی دینەوە بە ناوی شێخەوە بە ناوی میرەوە ئەمە بەو جۆرە مەولانا خالی هەندا کە میلەتەکە زیاتر هۆشیار بکاتەوە تەنانەت خودی مەولانا خالید فەرموویەتی ڕێز بۆ خوا بۆ پێغەمبەر بۆ ڕابەری دینەکەی خۆت بۆ ڕابەری تەریقەتەکەت ڕابەری
فەریقەت تەنانەت مەولانە خالیدیان تاوانبار کردو توانەمە هەڵگەڕانەوەی چێناوە بۆ کورد هەڵ ئەگێڕێتەوە لەو ڕژێمی کە هەیە تەنانەت ناوێناوە بۆی کە ئەمە شوێتی بیدایی هێناوێتەوە وڵاتەکە لەسەر ئەوەش خۆشمان زانین چەند زۆری لەسەر کەوت قوربانیە بەخۆی کە کوردستان بەجێبی هێڵێ و هەڵبەتە قوتایبەکانی خۆی پشت تا و پشت ڕێژکەی ئەویان بەرنەوە و ئەشبینین کە زوبرەی ئەوانەی پێشنجی شۆڕشەکانی کوردیان کردووە هەر لە شێخ سەعیدی پیرانەوە و تاوەکو ئەم سەردەمە زۆربەی زۆریان و بەستەی تەریقەی نەقشبەندی بوون. مامۆستاگیان مامۆستا یەحیا چروستانی ئاماژە بەوەش دەدا کە چروستانی لە تەمەنی 40 ساڵی بە دواوە شعری نووسیوە. بەڕای بەڕێزت هۆکاری ئەمە چی بووە؟ بەڵێ خۆی هەڵبەتە هەر یەکە لە کاتێکە و لە سەردەمێکە کانی لی ئیلهامی ئەتەقی. هەڵبەتە ئەویش بەو جۆرە لەو سەردەمەوە بەڵام کە لەو سەردەما بەو جۆرە ڕۆیەوە تەماشای ژیانی خۆی کردووە ئایا کام شیعر هەڵبژێرێ ئەو شیعرانەی کە میلەت پێی خۆشە و هەموو کەسێک وەریەگرێەوە تا دێرین زەمان بە نەمری ئەمێنێتەوە لەبەرەوە خاکپەرستی و میلەتپەرستی و نیشتیمان پەرستی هەڵبژار تەنانەت کاکەی حاڵێ ڕوومان لێنا کە شیعرێکی غەزەلی غرامی بڵێ وتی لەبەر خاتری ئێوە ئەو دوو غەزەلەموت هەرچەنە دوای ئەوە دێڕێکی وتووە یا قسیدەیەکی پشکۆلی وتووە ئەڵێ بە پیری کەوتمە ئەم حاڵەتە بەڵام پەشیمانم لێی ئەم گڕووگاڵە و خەت و خاڵە و ئەم جۆرەشتانە بۆ مامۆستا بشکم یەکێ لەو غەزەلانەمان وڵڵاهی غەزەلەکە ئەخوێنمەوە بەڵام ئێستا بینەوە سەر ئەو پیاوە کە لە ژیان نامی خۆیان ئەڵێ لە بیاوێڵە تازە پێگەیشتم با بڵین نیمچە هەرزەکار بووم مێر مناڵ بووم نەک مێرد مناڵ وەکو خەڵک ئەڵێ مناڵ مێردی نییە مێر مناڵ یانی مناڵێکی شێوە ئەبێ بە مێر ئەبێ بە پیاو نیمچە هەرزەکار بووم فێریشگەرە کێشان بووم بەدزی باوکمەواڵێ چەند جارێ لیام تەنان خۆڵژیشکانم بەڵام هەر تەرکم نەکرد و تەرکم نەکرد بەڵام ئەڵێ لە ئاخری تەمەنما بەم جۆرەی بردم بێگومان نەخۆش کەوتووە سیەکانی زۆرتر زەرریان هێناوە لە ساڵی 56 لە خستخانەی توێسە بووە بەو جۆرە بۆ دەردەتلاوەتەوە خۆی پێڵێ من تێکەوتم ئێوە تێمەکەون ئەمە لایەنێکی زۆر ئینسانی بەرزی خۆیەتی کەیڵێ لەبەرەوە بە گەنجەکان ئەڵێ بە جوادە دوایی یەشەمە سەر و شێراڵێ کورگەل سایەوە لە خۆ وریابن بێن ئامۆژگاری لە پیر وەرگرن قەت نەکەن فێری جگەرە کێشان ببن خۆ تووشکەن دەرد و سەرێشان مبتەلای توتن خوار و زەلیلە من کردم ئێوە نەیکەن دەخیلە تا گەنجێ بەخۆت تا گەنجی بەخۆت نازانی کاتێک کە پیر بوویت ئەنجا دەردە دەداتێ بێچارەسەری خۆت کە هەوڵجار مەیخۆ نەک وەختێ بتکا دەردەدار وای دانی عمر ئەزەڵ هەفتایە بەجگەرە کێشان 650 بێن خۆتان لادەن لەو شتەیکەوە گەلێک مبتەلا و داماوە لەوە جا دەربارەی ئەوەی کە فەرمووت بڵێ من بینە سەر غەزەلەکەی کە بڵێ دوایەوەی کە فەرمووت بڵێ مامۆستاگیان گەر خات و هێلینیش هاوکارمان بێ چاوەکەم من کە دڵماتەم شین و بولبولی ژاوار و شین هەرێکە سەوداسەری خونچەی گوڵێکی بێغەشین من بە نەقتی دڵ لە سەوزەی خونچە لێوی سوخمەشین ئەو بەئاهی لێوی خونچەی دوگمە سەوزی ئاتەشین هەرێکە خار و جەخارێ باری دەردی دڵکەشین باری دەردی دڵکەشین تاڵی شاری کوڵم و ژاری ماری زولفی خەمچەشین هەر یەکە زامی بەتیر و نەشتەرێک کونکون لە شین دڵ بە ئاواتی نەباتی گوڵدەمی ماتەم بەشین هەر یەکە سەرخۆشی جۆشی قەترە عەترێکی خۆشین کوانە سیمێ بێبەیانی دەمگوڵێکە مەهوەشین من سرم سوڕماوە چۆن ڕێکەوتون وا سوروشین خاڵیشین ماتم دەکا بەو لێوە سوورە دڵگەشین ئوچی پارا و تەڕی زاری چرستانی یەقین بولبولە سانەغمێ سەد نەزمە بێتاڵ ڕەشین دەم خۆش مامۆستاگیان مامۆستا لە هەردوو چاپەکەی دوو جار دیوانەکەی چاپ کراوەتەوە جارێکیان ساڵی 1985 پێم وایە لەوەغا چاپ کراوە
جارێکیش کە سەر لە نوێ چاپکراوەتەوە ئێمە وەکو بینین ئەوەی کە لە پێشەکیەکانە پێشەکیان نووسیوە مامۆستا سۆران مەحویە پرۆفیسۆر عیزالدین مستەفا ڕەسوڵە هەروەها مامۆستا یەحیا چروستانیە مامۆستاجان ڕۆڵی تۆ لە کۆکردنەوە و لێکدانەوە و ساکردنەوە پێداچوونەوەی ئەم دیوانەی محەممەد مەلا محەممەدی چروستانی بەڵێ لە ناوەڕاستی هێشتاکانە لەگەڵ مامۆستا ساڵا لە ناوڕۆزی ناوەندی نەورۆزی کچان بەیەکەوە دەستمانەوتەوەمەی ویزمەوتەوە عربیەوتەوە ڕۆژێکیان باسی ئەو دیوانەی کردوتی لەگەڵەوە بردومانە بۆ لای کاکە محەممەوتی تر زیاتر دەستم ناتانگاتێ لێ مامۆستا عوسمان لە سلێمانی بەش حەزەکەم پیا بچێتەوە چونکە هاوڕا و هاوبۆچوونین لەبەرەوە منیش توانیم لەو ساڵاوە شەرەفم پێبەخشرا لە پاڵ پیاچوونەوەکەی کاکە حەما منیش پیاچوومەوە بیتر ئەوانە ماڵیانەوە بێ لە ناوەڕۆژی کتێبەکە کاکە یەحیا ئەوان ئاماژەیەشیان بە ناوی ئێمە کردووە سوپاسیان کرد بە سەبارەت بەمەی ئێستایان ببوورە سەبارەت بە چاپی دووەمیان ئەوە تەنیا هۆنراوەکان بوون سەبارەت بە چاپی دووەم یادداشتەکانیشی لەگەڵە ئەگەر کە کتێبێکی سەر بەخۆوەمە ئەو ساعت پیاز چوومەوە ئێستا هەردووچیان لە یەکداوە دادەنوخشە کە کچی کاگەحمەی کوڕی کاگەحمە و کوڕی مەلا محەممەدی چروستانیە ینی باپیری خۆیەتی ئەوش لە 2010 ڕووی لێ ناوتی شتێکیوامە دەسەوە ئیترەوە کاکە حەمە ناساغا کاکە حەمە شتێکمان هەرێ پرسیەوە دیسان توێتی ئەو مامۆستا عوسمان لێوێ ئەو لەواتی من ئەتوانێ ئەو شتان بۆ بکە دادەنوخشە ئەو ئەوش بمین ڕاگەیان کە من ئەم بەرنامەیە بکەم لەسەر بەڵێ لێرەوە سپاسیەکەم منیش لە ئەوڵەوە لە نووسەوە تا ئاخر پیاچوومەوە بە تایبەتی ڕێنووسی نوێکی ئێستا لەگەڵ ئەکادمیای کوردیا زۆر ئیشم کردو بۆ ئەوەی هەنگاو بندێ بەرەو ڕێنووسێکی یەکگرتو بەرەو ڕێنووسێکی یەکگرتو ئەو کارم تیا کردووە ئەوی توانیوە بیکەم کردومە بەڵام خۆشبەختانە دادەنوخشەوتی ئەبێ لە ماڵی خۆمانەویشە بکەین هەڵبەت کاگەحمە لەگەڵ ماڵەوەیان وەکو ئەندامێکی خێزانەکە پێشوازیان لێ کردم تاشاکەم کاگەحمە لە زۆر شوێنە زۆر وریایە وتم کاکە وەرە پێشەوە هەرچەندە ئیشێکی زۆرم کردبوو بەڵام وت وەرە پێشەوە ئەبێت تۆ لەگەڵ مابی تا ئاخر حەب تۆ کوڕی باوکتی و زۆر وریای ئەبێ لێرە ئەو پەڕی تااقەتت هەبێ خواڵ ناگرێت جۆش و خۆشی زۆری تێکەوت و گەلێ لایەنی و لێکدانەوە و ژیانی باوکی و ڕافەی شعرەکان هاوکاری کردم لەبەرەوە بە پێویستم نەزانی ناوی ئەوی لەسەر کتێبەکە بێ ئەو شەرەفەشمان پێبەخشرا و شاد و بەختەوەری بەڵێ مامۆستاگیان دوای پرسیاری من ئەوە ئەبێ پێشتر لە بەرنامەکە باسی زنجیرە شعری دایکی وەتانمان کرد پێمان خۆشە بەشێک لەو شعرەمان بۆ بخێنیتەوە کە خۆت بەدڵتە و کاریگەری هەیە لەسەرت بەسپاسەوە لێرا پێویست تەنیا بەڕوونکردنەوەیکی پشکۆلەیەکە کە ئەوی داکی وەتەن شاعرەکان زۆریان بەکارهێناوە بێگوانمە بەسم شاعرە کلاسیکەکانە داکی وەتەن یا دایکی وەتەن مەبەستیان نیشتمانە ئێستا بەڕین کوردستانە بەڵێ ئێستا هۆنراوەی پێشکەشەکەم لە زنجیرە هۆنراوەکانی داکی وەتەن ئەگەر خات و هێلین هاوکارمان بێ سواس ڕۆڵ کە لە ڕێوشێنی منا مابێ هەجیجی هەر شاڵ و کڵاشی وەتەنە جا و فەرەنجی ڕەنگ و جل و خۆراک و زمانی هەموو یەکن ڕۆچوو لە دڵی یەکتریە خۆش میلەتێکن دانیشتوو لەسەر شاخێکی ڕق و تەق نەزەی و زار سربەست و دلێرانە ئەژین بێخەم و بێکار چەند خۆش گوزەرانن بە بەشی ئادەت و ڕازی پولێ بەڕەزا نادەن و فلسێکیش بەغازی لۆکە و مەرەز و موو خوریە و وردی شازی کۆڵوانی شاڵی مەرەزە و گازرە جیازی مایەی تەشبیه و خولخولەیە مایەی تەشیە و خولخولەیە کەوچک و تیرۆک ئازادە لە قەرزاری کۆمپیالە و جیرۆ گوێ نادەنە فەنتازی و چیت و ئاڵواڵا گشتی وەتەنی پێخەف و بەرگ و جل و کاڵا چایی لە هەموو ئەرزی هەجیج بێسەر و شوێنە بۆیە ڕەنگ و ڕوخساری هەموو وەک پەت و خوێنە ڕۆڵەی بە دڵی داکی وەتەن خێڵی هەجیجە ئیتر ئەوی بێژێ وەتەنیم گۆڕی قلیجە دەم خۆش مامۆستاجان زۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ ئەو زانیارە بەنرخانەی کە لەبارەی مەلا محەممەدی مەلا عەبدوڕەحیمی چروستانی ببورن منش گەلێک سپاسیەوەکەم ئێوەرچی زۆرتان کێشە من شتێکی تۆ نەکردووە هیوادار بووم کە ماوەکە زۆرتر باە بۆ زیاتر مافی
هیواداری نەبرەمان بپارێزە زیاتر بە زۆر سپاس بێەوەی بن زۆر سپاس سپاس بۆ مامۆستا تۆ هەروەها سپاس بۆ خەندەخان و سپاس بۆ دەست و پەنجەی خات و هێلین ستار بە خۆی ڤایۆلینەکەیەوە و بەخێر هاتن دووبارە. بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی قەلەندەرخانە تا ئەڵلقەیەک و دیداری تری بەرنامی قەلەندەرخانە هەر شاد و کامەران بن. ئێستاش بەرنامەکە کۆتایی هێنین بە شعرێکی مەلا محەممەدی چرستانی کە من و خەندەخان پێکەوە ئیخوێنینەوە ئەگەر خات و هێلین هاوکارمان بێت. زەکی حیرەت زەدەی ئەسراری وەحش و پۆلی تەیرانە هەموو مەشغوڵی سەنعات و خەریکی ئیش و فرمانە چکە و کۆتر چڕی شۆڵە هەچی تەیرە چ مەشغوڵە لە لەم چینە دەکاتچینێ یەکێ خۆڵی لەسەر شانە هەموو جوودگرتن و هەر لەنجەکردنیە لەگەڵ جووتی لەسەر شاخ و لقیدار ئەم باشوە ئەو خەرامانە هەرای تەیرە نەبابیلە و جرەی خۆشی پلی سرکان لەگوێدا چەند بە تەسیرە دەڵێن ئاياتی قورئانە پڵنگ و کەمتیار و ورچ و گورگ و شێر خەریکن وەک قوڵنگ و قاز و لەقلەق یەک بەلانە یەک بەهێلانە ئەها لەقلەق فەقیرە تەقتەقی مانەندی شەستیرە دەنووک دوو تیرە ملفی شەکلغە باڵی دوو قەڵغانە